نەخۆشخانەی پێشمەرگە یەکێکە لە گرنگترین دامەزراوە تەندروستیەکانی وەزارەتی پێشمەرگە کە خزمەت بە پێشمەرگە و کەسوکاریان و خێزانی سەربەزی شەیدان دەکات. ئەم ناوەندە تەنها شوێنی چارەسەر نییە، بەڵکو ناوەندێکە بۆ هیوابەخشین و خزمەتکردنی مرۆیی. نەخۆشخانەکە خاوەنی چەندین بەشی تایبەتە، لەوانە فریاکەوتن، نەشتەگەری ئێسک و جومگە و چەندین بەشی تری پزیشکی کە بە شێوەیەکی بەردەوام خزمەت بە نەخۆشان دەگەێنن. نەخۆشخانەی پێشمەرگە نەخۆشخانەیەکە تایبەتە بە پێشمەرگە و بە ماڵباتی پێشمەرگە و کەسوکاری پێشمەرگە و شەیدە سەربەرزەکان. خەستەخانەی پێشمەرگە بریتیە لە چەندین بەش و چەندین ئامێری تایبەت سەبارەت بە گشت بەشەکان و گشت ئیشەکانی ڕۆژانە کە لە ڕێی دکتۆرە بەڕێزەکان ئاماژەی پێدەکرێت. نەخۆشخانەی پێشمەرگە دیارە کاروسالەشەکانی کە ڕۆژانە لە ڕووی ئیستیشاری لە ڕووی ئیشەکانەوە دکتۆرە بەڕێزەکان دانیشە بۆ هاوکاریکردنی کەسوکاری پێشمەرگ. نەخۆشخانەی پێشمەرگە لە ماوەی شەڕی دژی داعش ڕۆڵێکی گرنگ و چارەنووسنازی بینیوە لە پاراستنی ژیانی پێشمەرگە بریندارەکان. گرنگترین ئەرک و ڕۆڵەکانی بریتی بوون لە وەرگرتن و فریاکەوتنی برینداران و چارەسەری خێرا و پێویست و ئەنجامدانی فریاکەوتنی پزیشکی لە کاتی هاتنی بریندارەکان و ئەنجامدانی نەشتەگەری و چارەسەری تایبەت. نەخۆشخانەی پێشمەرگە سەبارەت بە ئەو بریندارە ئەو پێشمەرگە قارەمانانەی کە لە شەڕی دژی داعش کە بریندار بوونە زۆر جار نەخۆشخانەی پێشمەرگە وەکو پەناگەیەک بۆ لە بۆیان هاتوونە ئێرانە سەردانی ئێران کردووە چارەسەریان کراوە و جاری وە هەبووە دیسانی دووبارە عملیاتمان لەبۆ کردووە و گەڕاندەوە حملەتەکان بە سەرکەوتووی ئەنجام دراوە چوونە شوێنەکانی خۆیان دەستێن بەداوام و واجباتی خۆیان کردووە. لە ساڵانی ڕابردوودا نەخۆشخانەی پێشمەرگە گرنگیەکی زۆری بە نوێکردنەوەی ئامێر و تەکنۆلۆژیای پزیشکی داوە. ئەمەش بۆتە هۆی خێراتر و ورتربوونی دەستنیشانکردنی نەخۆشیەکان و چارەسەری سەرکەوتوو. سەرڕای هەبوونی هەموو خزمەت گوزاریەکان کە تا ئێستا هەبوو و پێشکەش کراون و هەبوونی چەندین ئامێری پێشکەوتوو لە نەخۆشخانەکەمان بێگومان لە داهاتوودا پلانی زیاترمان هەیە بۆ ئەوەی چەندین بەشی زیاتر بکەینەوە و چەندین بەشی سەردەمیانە کە زیاتر لەگەر نەخۆشخانە سەردەمیەکان بگونجێت وەکو بەشی چارەسەری سروشتی هەروەها بەشی تیشکی MRI و CT. پاکوخاوێنی یەکێکە لە بنەما سەرەکیەکانی کاری نەخۆشخانەکە. هۆڵ و ژوورەکان بەردەوام پاک دەکرێنەوە و کارەکان بە شێوەیەکی ڕێکخراو بەڕێوە دەچن بۆ کەمکردنەوەی کاتی چاوەڕوانی نەخۆشان. لە ڕووی پاکوخاوێنیەوە نەخۆشخانەکەمان لە ئاستێکی زۆر باش و پێشکەوتوودایە هۆڵی نەشتەرگەریمان ڕۆژانە تاقیم دەگرێتن بە مەوادێکی هەرە پێشکەوتوو و هەروەها لە ڕووی پاکوخاوێنی ناو نەخۆشخانە کارگوزارەکان بە ئەرکی خۆیان ڕادەبن ڕۆژانە یعنی نەخۆشخانە زۆر پاک و خاوێن و تەمیزە بە مەواد و دەرمانی هەرە پێشکەوتوو تاقیم دەکرێت. سیستەمی کۆدی نەخۆشخانە یارمەتی دەدات بە پاراستنی زانیاریە پزیشکەکان و خێراترکردنی خزمەتگوزاری. هەموو زانیاریە گرنگەکان بە شێوەیەکی پارێزرا و لە سیستەمەکەدا تۆمار دەکرێن. ئێمە وەکو کارجێی نەخۆشخانەی پێشمەرگە لە خزمەت پێشمەرگە و کەسوکاری سەربلەندی شەهیدان و زیندانی سیاسی دانیا کە ڕۆژانە ڕوو لە نەخۆشخانەی پێشمەرگە دەکەن بۆ وەرگرتنی چارەسەر و نەشتەرگەری. بەشی تاقیگە بە ئامێرە مۆدێرنەکان جۆرا و جۆرترین پشکنینە پزیشکیەکان ئەنجام دەدات. ئەم بەشە ڕۆڵێکی گرنگی هەیە لە دەستنیشانکردنی نەخۆشیەکان و چاودێریکردنی دۆخی تەندروستی نەخۆشان. ئێمە وەکو تاقیگەی نەخۆشخانەی پێشمەرگە بە ئامێری پێشکەوتوی سەردەمیانە و بە ستافێکی زیرەک و لێهاتوو ڕۆژانە پشکنین بەو نەخۆشانە ئەنجام بدەین کە سەردانمان دەکەن. پزیشکان و پەرستاران و کارمەندانی نەخۆشخانەکە بە دڵسۆزی و بەرپرسیارەتیەوە خزمەت پێشکەش دەکەن. هەوڵ و ماندووبوونیان هۆکاری بەردەوامی خزمەت گوزاریەکانە. نەخۆشخانەکەمان هەمیشە ئامادەیە لە خزمەتکردنی هێزی پێشمەرگە و خانەوادەی پێشمەرگە و خانەوادەی شەهیدان لە ڕێگەی باشترین ئامێرەکان و هەروەها دکتۆری ڕاوێژکاری و ستافێکی شارەزا و لێهاتووە. سوودمەندبووان ڕازیبوونی خۆیان لە ئاستی خزمەتگوزاریەکان دەردەبڕن و جەخت لە دڵسۆزی و هاوکاری ستافی نەخۆشخانەکە دەکەنەوە. نەشتەرگەریان لەو کردیمەوە زۆر ڕێزیان لێگرتیمە و هیچ لیان وەرنەگرتیمە چ پارە و چ ئەوە زۆریان احترام گرتیمە و داکە پێشمەرگەمە و خێر بێمە سەر چاو من لە سلێمانیەوە هاتم بۆ خزخانەی پێشمەرگە لە شاری هەولێر بە سەرکەوتووی عملیاتی زەرعی تەماریان بۆ کردووم. خزخانەیەکی زۆر پێشکەوتووە و بەبێ مقابل عملیاتەکەیان بۆ کردووم. ئەمڕۆوەکو پێشمەرگەی هاتم بۆ خستەخانەی پێشمەرگە بە مناسبەتی نەخۆشی لە پرزگەوە هەتاوەکو مدیر و جێگر و کارمەند و ئەفسەران و پزیشکانی هەمووان پێشوازەیەکی باشی لێکردن بەبێ بەرامبەر و هەروە خزمەتێکی باش دەکرێت بۆ پێشمەرگە و بۆ خانەوادەی شەهیدان.
نەخۆشخانەی پێشمەرگە لەلایەن هێزەکانی هاوپەیمانان تایبەت تیمی سوپای ئەڵمانیا پاڵپشتی و هاوکاری دەکرێت و وەزارەتی پێشمەرگە بەردەوام بە گرنگیەوە دەڕوانێت کە باشترین خزمەتگوزارە پزیشکیەکان پێشکەش بە نەخۆشان بکات و لە ڕووی ئیداری و کارگەڕێەوە کاروباری نەخۆشخانە بە شێوەیەکی پێشکەوت و سیستەماتیک ڕێکخراوە. شێواز و کاتی چارەسەر بەپێی خشتێکی هەفتانە دیاری کراوە. هەفتانە ئەگەر حساب بکەین هەمووی تقریبان 4 تا 5 نەشتەرگەری من وەکو خۆم لە نەخۆشخانەی پێشمەرگە بۆ کەسوکاری پێشمەرگە بۆ پێشمەرگەکان بە جۆرەی توانای خۆمان نەشتەرگەری ئەنجام دەدەین. نەخۆشخانەی پێشمەرگە وەک پشتگیریەکی گرنگی تەندروستی بەردەوامە لە خزمەتکردنی پێشمەرگە و خێزانەکانیان. ئەم ناوەندە نمونەیەکە لە گرنگدانی وەزارەتی پێشمەرگە بە تەندروستی و خزمەتگوزاری مرۆیی.